لە کاتی پاسکیل سواریدا دوو گەنجی قەزای سەی سادق 11500 دۆلار دەدەوەزنەوە کە لە کیفێکدایە و ژمارەی موبایل و ناسنامەی خاوەنەکەشی تێدایە، بەڵام هیچ کامیان باڵەنس لە موبایلەکانیاندا نەبوو تا پەیوەندی بە خاوەنەکەیەوە بکەن، بۆیە داوای موبایل لە وڵاتیەک دەکەن، پەیوەندی بە خاوەنەکەیەوە دەکەن و کۆی پارەکەی بۆ دەگێڕنەوە. بینەر دەڵێت کاتێک لەگەڵ شکاری هاوڕێم کیفەکەمان بردەوە، خاوەنی پارەکە لە خۆشیدا دەگریا و دەیوت ئەو پارەیان بۆ چارەسەرکردنی نەخۆشی دایکیان قەرز کردووە. دابەزیم لە باسی لەگەڵم کرد و دیێشێ شکاری برادرم وتم بڕۆ بڕۆی، هاتینەوە خوار و سیرمان کرد، ئەوەیە وتی ڕقەمەکەمان بینیتەیە، وتی با تەلەفۆنی بۆ بکەین، وتم نەچم نوێژەکەم و تۆ ڕۆ نوێژەکە و اینجا تەلەفۆنی بۆ بکەین. من وەڵا ڕاستیەکەی تااقەتم نەگرێت ئێمە ماڵۆ لە دەرەوە هینم کرد، تەلەفۆنم بۆ کرد، ئیتر ئەوە بوو ناونیشان و شتەکان یەمیدا وتم وەرە بۆ لای پردی قەرزاران. هەستێکی زۆر خۆشیە بوو، یعنی بەڕوونی دیار بوو کە هەستێکی زۆر خۆشیە بووە، بەتایبەت کاتێک کە ئێمە زانیمان بۆ ئەو نەشتەرگەری دایکێتی ئەم پارە شار خۆمان شانازیمان بە خۆمانەوە کە توانیمانە و کارە بکەین. یەکێک لەم دوو گەنجە دەستپاکە کوڕی پێشمەرگەیەکی کۆچکردووی کۆمەڵی ئیسلامیە بە ناوی سەردا کەلوڕانی کە لە موشەکبارانەکەی بارەگاکانی کۆمەڵ لە ساڵی 2003 لە خوڕماڵ بە سەختی بریندار بوو، دواتریش بە هۆی توشبوونی بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد. مەڵبەندی 12 شارەزوری کۆمەڵی ئیسلامیش ڕێزلێنان و سوپاس و پێزانینیان پێشکەشی ئەم دوو گەنجە دەستپاکە کرد. جێگەی دەستخۆشیە بۆ ئێمە و جێگەی پێزانینە، حەزەکەین لە نزیکەوە سوپاسی خۆمانیان پێ بگەێنین، بۆیە وتم لە سەرەتاوە هاتنمان ئەمجارە بۆ ماڵی شەید سەردار بۆ ئەوە بوو کە پێیان بڵێن دەستان خۆش بێ، سەری ئێمە و سەری خانەوادەکەتان بەرز کردەوە. ئەگەر چی ئەم شتانە بۆ کۆمەڵی ئیسلامی حاڵەت نییە، بەڵکو دیاردێ. هەڵوێستی جوانی ئەم دوو گەنجە بە خێرایی تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی و بەشێکی زۆری هاوڵاتیان سوپاس و پێزانینیان هەبوو بۆم دوو گەنجە دەستپاکە. هاوڵاتیەک نووسی بووی چەند گەورەیە موبایلەکەت هیچ باڵانسێکی تێدا نەبێت و بێ بەرامبەر 12500 دۆلار بۆ خاوەنەکەی بگەڕێنێتەوە. سوێ محەممەد، کەناڵی پەیام، سەید سادق.